چۆنن؟ ئەمڕۆ یەکی حەوتە ڕۆژی کەنەدایە، ڕۆژی لەدایکبوونی کەنەدایەوە. بزانم تەمەنی ئەبێتە ئەگەر هەڵە نەبم تەمەنی ئەبێتە 153 یان 4 ساڵ شتێکی وە. اینجا حەزم کرد ئەمڕۆ تۆزێ ناو شاری کەلگاریتان پیشان بم و تۆزێ باسی هەرێمی ئەلبەرتاتان بۆ بکەم و ژیان لەم شارە و لەم هەرێمە چۆنە. لەگەڵم بن لەم ڤڵۆگە. هاوڕێیان ئەم پارکی ئێستا ئەیبینن پێڵەن پارکی پرنس ئایلەند، ناوی پرنس ئایلەند پارکە، ئەکەوێتە ناو داونتاونی شاری کەلگاری و پردێکی زۆر جوانیان دروست کردو. خەڵک هەردوو بەشی شارەکە ئەبینێ بەهۆی ئەو پردەوە توانن بپەڕنەوە بەشەکەی تر. ئەم ڕووبارەش پێی ئەڵێن بۆ ریڤەر کە هەر لە شارۆچکەی بانفۆ درێژە بێتەوە تا ناو شاری کەلگاری و دوایی ئەچێتێکەڵە بێ لەگەڵ ریڤەرێکی تر، یان لەگەڵ ڕووبارێکی تر. ئەنجە شاری کەلگاری تۆزێ دڵگیرە، هەرچەنە زۆر ساردە، بەڵام شارێکی دڵگیرە چکە هاوینەکەی ڕاستە کورتە بە زۆر فێنکە و خۆشیشە، ینی زۆربەی سەوزاییەوە و ئێستا ئەیبینن لێرە. ئەو پردەی باستم کرد، ئەنجە شاری کەلگاری بەم پردە سوورە بەناوبانگە چکە هەرەوەی لێیە لە ناو داونتاون. خەڵک ئەمڕۆ هاتۆتە دەرەوە، یەکی حەوت ئەمڕۆ ڕۆژی کەنەدایە، ئیتر چالاکی زۆر بەڕێوە ئەچێت لە ناو شارەکە. ئێستا ئێمەش بۆ خۆمان هاتوین پیاسە ئەکەین بزانین چی لێیە. اینجا هاوڕێیان هەندێک باسی هەرێمی ئەلبەرتاتان بۆ بکەم بە حکمیەوەی خۆم لێرە ژیام نزیکەی ساڵ و نیوێکە. هەرێمی ئەلبەرتا هەرێمێکی ساردە، زستانەکەی زۆرە و هاوینەکەی کەمە، بەڵام نزبەی تاکس ڕێیتی لە هەرێمی بریتیش کۆلۆمبیا و هەرێمی ئۆنتاریۆ کەمترە. ئێمە 105 تاکسین بۆ هەر شتێککە ئەیکڕین، 105 ئەتوانی لێرە خانوو بکڕی. خۆی خانوو کڕین لێرە لە هەموو کەنەدا لە ینی سەروی 500,000ەوە دەست پێکە، 500,000 600,000، بەڵام تۆ قەرزەکەی لە بانک و بە چەند ساڵێک، ینی هەیە بە 10 ساڵ، هەیە بە 15 بە 20 ساڵ ئەو قەرزە ئەیاتەوە مانگانە. بەڵام لە ئەلبەرتا ئەتوانی ماڵ بدۆزیتەوە بە 300,000 200,000 هەیە، بەڵام شوێنەکەی باش نییە، بەڵام 300,000 دلار ئەتوانی ماڵێک بکڕی. بۆ تەنها بۆ ئەو کەسانی کە ئیقامەیان هەیە، ئیقامەی دایمی یاخود خۆیان کەنەدین، ئەتوانن ماڵ بکڕن. اینجا با بڕۆم لێرە. اینجا بۆ کارکردن خۆی هەرێمی ئەلبەرتا دوو شوێنی هەیە زۆر قەڵەباڵغا، ئەوی شاری کەلگاری و شاری ئێدمنتنە. بۆ خەڵی بەلامەوەڕە دەبێت
شاری کەلگاری و شاری ئەدمنتن. من لە کەلگاری دەژم. کەلگاری باشیەکەی لەوەیە کە شارێکە قەڵەباڵغە و زۆریش خۆشە، کەوتۆتە هەمووی یعنی هەمووی سروشتە، هەمووی هەر سەوزاییە و بە زۆر ساردە. اینجا چیتریشێ بۆتان باس بکەم بۆ دۆزینەوەی ئیش. لێرە کەمیرەم بۆ واکە ئۆکەی. بۆ دۆزینەوەی ئیش لێرە لەبەر ئەوەی زۆربەی کۆمپانیا نەوتیەکان ئۆفیسەکانیان لە شاری کەلگاریە. شارەکە هەر گەورە ئەبێ، ساڵ بە ساڵ زیاتر خەڵکیان بۆ ئێرە لەبەرەوەی مستەقبلێکی باشی هەیە. بڕۆمەوە ماڵەوە، بەڵام هەر حەزم کرد تۆزێ ناو شارەکەتان بشان بەم. شوێنی تر زۆر ماوە ڤڵۆگی تیا بکەم، بەڵام ئەمە شوێنە نزیکەکەی لە خۆمەوە. اینجا کۆمنتم بۆ بنووسن ڕانمراتان چییە لەسەر ڤڵۆگ. هەتا ڤیدیۆیەکی توپاتان لەگەڵ. لە ڕێگا بوومە ڕۆشتمەوە. اینجا ئەو خەڵکەم بینی لەوێ کۆبووبوونەوە حەزم کرد تەسویڕێکەم. ئێستاش ڕۆمەوە درەنگە بەستە دەرەوە. ئەم جارە بەڕاستی خواتان لەگەڵ.